سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش، هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامت بن. خۆشەویستان، ئەمڕۆ چوارشەممە چواری گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 26 جوولای 2023 زاینی. لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی کوبرا شێخە لە شاری مەهاباد، دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری سنە، ناڕوونی چارەنووسی محەممەد ڕۆستەمی لە گرتوخانەی ئیطلاعاتی سنە، دیداری چالاکانی کرێکاری و سنفی لەگەڵ عەزیز قاسمزادە، سازکردنی دیواری بێتونی بە دەور مەزاری غەزاڵە چەلابی، بارودۆخی خراپی فاتمە سەپێری لە زیندانی مەشهەد، بێبەشکردنی مازیار سەید نەژاد لە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی، دۆخی خراپی دەیان گوندی ئۆستانی مەرکەزی بەهۆی کەم ئاوی و ژیانی 28 ملیۆن ئێرانی لە ژێرهێڵی هەژاری. دەستپێکی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی کوبرا شێخە لە شاری مەهاباد. ڕۆژی سێشەممە سەی مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازانی مەهاباد با کۆبوونەوە لەسەر مەزاری کوبرا شێخە ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرت. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی هەمیشە زیندوو کوبرا شێخە هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دادخوازانی مەهاباد با کۆبوونەوە لەسەر مەزاری ناوبراو وێڕێ ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. جێگە ئاماژەیە کە کوبرا شێخە تەمەن 59 ساڵ لە ڕێکۆتی پێنجی خەزەڵوەری 1401 بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد گیانی بەخت کرد. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری سنە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەممە سەی مانگی گەلاوێژ چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە بە ناوی ئەسعەد محەممەدی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. بەپێی زانیاریەکان، هێزە ئەمنیەتەکانی حکوومەت ڕۆژی ڕابردوو هێرشیان کردوتە سەر ماڵی ئەسعەد محەممەدی لە شارۆچکەیوی لە شاری سنە و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. ناڕوونی چارەنووسی محەممەد ڕۆستەمی لە گرتوخانەی ئیطلاعاتی سنە. محەممەد ڕۆستەمی کرێکاری تەمەن 33 ساڵ و هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە کە ماوەی زیاتر لە 15 ڕۆژە دەست بەسەرکراوە تاکو ئێستا هیچ زانیاریەکی ورد و دروست لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. سەرڕایی بەڵێنی پێشووتری ناوەندە حکوومەتیەکان لە شاری سنە بۆ ئازادی کاتی محەممەد ڕۆستەمی، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان لەگەڵ دانانی بارمتە و ئازادی کاتی ئەو هاوڵاتیە دژایەتی دەکەن و هیچ زانیاریەکی ورد لەسەر چارەنووس و بارودۆخی لەبەردەستانیە. جێگە ئاماژەیەکە محەممەد ڕۆستەمی ڕۆژی سێشەمە 20 پوشپەر لە ماڵەکەی خۆیدا بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا. گیانەدەستان و برینداربوونی 5 کەس لە ڕووداوی هاتوچووی مێحوەری پاوە. شەوی سێشەممە سەی گەلاوێژ لە ڕووداوێکی هاتوچووی زنجیرەیی لە مێحوەری ڕوانسەر بۆ پاوە هاوڵاتی گیانی لەدەستەوە 4 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ڕووداوەکە لە نێوان دوو بار هەڵگر لەگەڵ تراکتۆر و ئۆتۆمبیلێکی سەواری ڕوویداوە و بەهۆیەوە هاوڵاتیەک دەستبەجێ گیانی لەدەستەوە 4 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکانی کرماشان کراون. دیداری چالاکانی کرێکاری و سنفی لەگەڵ عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو معەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد
دیداری چالاکانی کرێکاری و سنفی لەگەڵ عەزیز قاسمزادە. ڕۆژی سێشەممە 3 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و سنفی گیلان سەردانی ماڵی عەزیز قاسمزادەیان کرد لە شاری ڕەشت و پشتیوانی خۆیان لەو چالاکە سنفیە ڕاگەاند. عەزیز قاسمزادە چالاکی سنفی فەرهەنگیانی گیلان کە ڕۆژی 19ی خاکلێوەی ئەمساڵ بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام دەست بەسەر و بۆ زیندانی لاکانی ڕەشت گوازرا بووەوە. بۆ ماوەی 10 ڕۆژ مەرەخەسی پێدراوە و ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە چالاکانی سنفی و کرێکاری بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ ئەو موعەلیمە ببورن لەگەڵ ئەو موعەلیمە دڵسۆزە سەردانی ماڵەکەیان کرد. لەو دیدارەدا چالاکانی کرێکاری و سنفی وێڕای پشتیوانی لە عەزیز قاسمزادە و هەموو موعەلیمانی بەندکرا و خوازیاری ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی بوون.
سازکردنی دیواری بێتۆنی بە دۆر مەزاری غەزاڵە چەلابی. دایکی هەمیشە زیندوو غەزاڵە چەلابی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە ڕۆژی سێشەممە 3 گەلاوێژ ڕایگەیان کە ناوەندە ئەمنیەتیەکان دیواری بێتۆنیان بە دۆر گۆڕی کچەکەی ساز کردووە. فاتما مجتەبایی دایکی غەزاڵە چەلابی لە گرتە ڤیدیۆیەکدا نەفرەت و تووڕەیی خۆی لە کۆماری ئیسلامی نیشاندا و ڕایگەیاندە هەر هەوڵێکی دیکەش بۆ شاردنەوەی مەزاری کچەکەم و تێکدانی سیمای گۆڕەکەی لە گەورەیی و ئازایەتی غەزاڵە کەم ناکات. بە پێچەوانەوە بچووکی و کەم نرخی خۆتان و ترستان لە ڕووخان نیشان ئەدەن. جێگە ئاماژەیەکە غەزاڵە چەلابی 30 خەرمانانی 1401 بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە شاری ئامۆل گیانی بەخت کرد. بارودۆخی خراپی فاتمە سپێهری لە زیندانی مەشهەد. بەپێی راپۆرتەکان بارودۆخی تەندروستی فاتمە سپێهری بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد ناجێگیرە و بەرپرسانی زیندان لە ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆ دەبوێرن. محەممەد حسین سپێهری برای فاتمەی سپێهری باسی لە چەند نەخۆشی خوشکەکەی کردووە و ڕایگەیاندووە کە قازی پەروەندەکەی لەگەڵ پێدانی مڕەخەسی دەرمانی دژایەتی دەکات. شایانی باسەکە فاتمە سپێهری لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە و لە واژۆکارانی نامەی دەست لە کارکێشانەوەی خامنەی بوو. بێبەشکردنی مازیار سەید نژاد لە چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی. مازیار سەید نژاد چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین لە ڕۆژی دووشەممە 2 گەلاوێژەوە لە مافی چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەپێی راپۆرتی هێرانە ڕۆژی سێشەممە دایکی بە ساڵاتچووی مازیار سەید نژاد لە شاری ئاوازەوە بەڕێکەوتا چاوی با کوڕەکەی لە زیندانی ئەڤین کەوێت، بەڵام بەرپرسانی زیندان ڕێگەیان نەدا و ڕایانگەن کە مازیار لە دیدار لەگەڵ بنەماڵە بێبەشکراوە. شانی باسەکە بەرپرسانی زیندانی ئەڤین مازیاریان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە و سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتی دەکەن. دوورخستنەوەی ڕۆژنامەنووسێک بۆ شاری تۆربەتجام. بەپێی راپۆرتەکان ڕۆژنامەنووسێک بە ناوی مەرزیە مەحموودی بە دوای سکاڵای نوێنەرێکی مەجلیسی ڕژیم بۆ شاری تۆربەتجام دوورخراوەتەوە. مەرزیە مەحموودی سەردەبیری سایتی تجارەت نیوز بەهۆی سکاڵای نوێنەرێکی مەجلیسی ڕژیم بە ناوی حەمید ڕەسایی لە پەروەندەیەکی ساختەدا بە 24 میلیۆن تمەن سزای ماڵی و 1 ساڵ دوورخستنەوە بۆ شاری تۆربەتجام مەحکوم کراوە. شایانی باسەکە مەرزیە مەحموودی بۆ دووهەمین جار سزا ئەدرێت و جاری پێشوش بڕی 6 میلیۆن تمەن جەریمە کرابوو. دۆخی خراپی دەیان گوندی ئۆستانی مەرکەزی بەهۆی کەمئاوی. مەنوچێر شوجائی جێگیری ئیدارەی ئاو ئابڕۆی ئۆستانی مەرکەزی ڕایگەاند بەهۆی دابەزینی ڕێژەی بارانبارین لە ساڵەکانی 99 بۆ 1401 دەیان گوند تووشی کێشەی ئاو بوون و دانیشتوانەکەی لە دۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەر ئەبەن. بۆتێ ئەو بەرپرسەی ڕژیم ڕێژەی بارانبارین بە نسبەت 3 ساڵی ڕابردوو 45% کەمی کردووە و ئەم ساڵ ڕێژەی بارانبارین بە نسبەت ساڵی ڕابردوو لە 28% کەم بووە. ناوبراو هەروەها وتی وشکە ساڵی ئەم ساڵ لە 30 ساڵی ڕابردوو بێوێ نەبووە و 95 لەسەری ئۆستانی مەرکەزی وشک بووە. جێگای ئاماژەیەکە زۆربەی ئاوی پێویست لە بەشەکانی سەنعەت کەشاوەرزی و خواردنەوە لە ئۆستانی مەرکەزی لە ڕێگەی کەندنی بیر و ئاوی ژێرزەوی دابین دەکرێت. ئۆستانی مەرکەزی یەکێک لەو پارێزگایانەیە کە نرخی ڕۆچوونی زەوی تێدا زۆر بەرچاوە و ئەگەر ئاوخانەکان قەرەبوو نەکرێنەوە کەشاوەرزی و سەنعەتدا دەخێن و خەڵکی مەدەنیش ناچار بە کۆچکردن بۆ ناوچەکانی دیکە بن. ژیانی 28 میلیۆن ئێرانی لەژێر هێڵی هەژاری تەواودایە. بەپێی راپۆرتی جێگیری سەرۆکی کۆمیسیۆنی تەلفیقی مەجلس 28 میلیۆن لە جەمعیەتی ئێران لەژێر هێڵی هەژاری تەواودا دەژین و حەقدەستی کرێکاران تەنیا 30% پێداویستەکانیان دابین دەکات. نرخی گۆشتی سوور لە ئێران گەیشتووەتە 500,000 تمەن و نرخی گۆشتی مریشک سنووری 100,000 تێپەڕاندووە و
گەیشتوەتە 120,000 تمەن. زۆربەی پێداویستەکانی خۆراک لە سفرەی نیوەی حەشیمەتی کۆمەڵگادا وەلانراوە و 28 ملیۆن کەس لە ئێران دەستڕەسیان بە گۆشت لە بەنیات و میوە نییە. پەرەسەندنی هەژاری، بەرزبوونەوەی نرخی بێکاری و هەڵاوسان، داڕمانی ئابووری و کۆچکردنی خەڵک بۆ حاشیەی شارە گەورەکان، پانوبەرین بوونی حوزەی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر، چوونەسەرەوەی ئاماری لەشفرۆشی و دەیان کێشەی دیکە، ئاکامی 44 ساڵ دەسەڵاتی ڕژیمی کۆنەپەرست و جەنایەتکاری کۆماری ئیسلامیە و دۆخەکە بە جۆرێک تێکچووەکە دەنگی نزیکترین کەسەکانی دەسەڵاتیش بەرز بووەتەوە و بەردەوام هۆشداری بە دەوڵەت ئەدەن. کوژرانی 3 فلستینی لەلایەن ئەرتەشی ئیسرائیل لە نابلۆس. وەزارەتی بێداشتی فلستین ڕۆژی سێشەمە 3 گەلاوێژ ڕایگەیاند کە 3 فلستینی بە تەقەی ڕاستەوخۆی ئەرتەشی ئیسرائیل لە شاری نابلۆس گیانیان لەدەستاوە. نابلۆس لە باکووری کەرانەی باختەری هەڵکەوتووە و وەکو ناوەندێکی تیجاری و ماڵی هەژمار دەکرێت. بەوتێ بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل 3 فلستینی چەکدا لە نێو ئۆتۆمبیلێکدا هەوڵی ئەمەلیاتی تێرۆریستیان داوە و هێزەکانی ئەرتەش ناچار بوون تەقەیان لێ بکەن. وتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل لە حاڵێکدایەکە بڵاوبوونەوەی چەند ڤیدیۆ لەو ڕووداوە پێچەوانەی قسەکانیان نیشان دەدات و 3 لاوی فلستینی بێتاوان بە ئەنقەس لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە کوژراون. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.